کۆمپانیای زەنێ بەسپاسەوە پێشنیاری ئەویان بۆ کردم کە دیکۆمنتاریەکەی لەسەر مەلیک محمود بەناونیشانی نوربەخش دیکۆمنتارێکی زۆر جوان بوو، تەنها لایەنە ئەدەبی و هونەریەکانی تیا بەیانەکرا. ئەو کارەمان بە سەرکەوتووی کرد. پاشەوە کۆمپانیای زەنێ جارێکی کە لەگەڵیانە کارێکی کەیان بۆ من کرد لەسەر ژیان و هونەری من. ئەم جارەش بەوەی یادی ساڵیادی سلێمانیەوە یانەوێت چەند دیمەنێکی وا پیشان بن ئەو کەسایەتە جوانانی کە سونبوون بوو لە سلێمانیا، جارێکی کە بیری خەڵکانی بخەنەوە. هەڵبەتە ئەگەر کەسێک اختیارەکرێ بۆ کەسایەتیە کە لە مێژوایە هەم بەرز پرسیارەتیە هەمە بێ شکڵ و شێوەی زۆر نزیک بێ لەو پاژەوی بە چەند دەستکارێکی کەم وای لێکرێ کە خەڵک هەستکە ئەو کەسایەتیە کە لە هزری خەڵکایە. ئەمە کارێکی هێرە ئاسان نییە. پاژەوە دیکۆمنتاری ئەبێ ڕاستگۆیی تەواوی تیاوێ لەبەرەوەی مێژوو ناتوانانی بیشێوێنی بە تایبەتی بۆ ئەم جیلە تازانەی ئێستا بۆی حەقیقەت بزانن. ئێمە وەکو ناوەندی هونەری زەنێ زیاتر لە 3 ساڵە کاری دیکۆمنتارەکانی کەناڵی کورسات دەکەین. هەنێک کات لە هەنێ شوێنە لە هەنێ بۆنەیە نەک تەنها سلێمانی بەڵکو هەموو هەرێمی کوردستانیش بە داواکاری کورسات چەند بەرهەمێکی تایبەتمان بۆ بۆنەکان ئامادە کردووە. یەکێ لەو بەرهەمانە بۆ 14/11 ڕۆژی سلێمانی ئێمە سەرقاڵی بەرهەمێنانی کارێکی دیکۆمنتارین لەسەر داوای کاکدێرین بەڕێوەبەری گشتی دەستگای میدیایی کورسات لە ژێر سەرپەرشتی خۆیە. ماوەی 2 مانگە سەرقاڵی بەرهەمێنانی ئەم کارین. ئێمە بەڕاستی ناتوانانی شاری سلێمانی لە کارێکی 1 سەعاتیە جێ بکەیتەوە، تەنها ئەتوانیت چەند وێستگەیەکی باس بکەیت. ئێمەش ئەوەنەی هەوڵمان نابێ، ئەوەنەی لە توانای ئێمەیە بوو بێ هەوڵمان ناوە جوانترینەکان و باشترینەکانی شاری سلێمانی لە ئەم کارە دیکۆمنتاریە جێ بکەینەوە، هەم لە سەردەمی ئینگلیزەکانە، لە سەردەمی حکوومەتی بەحسا، لە هەموو سەردەمە جیاوازەکانە ئەو کەسایەتیانی کە لە شاری سلێمانیا هەبوون هەم بە نووسەر و ڕۆشنبیر و ئەدیب و تێکۆشەرەکانەوە توانین لە کارێکە کۆیان بکەینەوە. ماوەی زیاتر لە 2 مانگە ئێمە سەرقاڵی ئامادەکردنی ئەم کارین، هیوادارین بە جێی ڕەزامەندی بینەران و بیسەرانی کارەکە بێت. سليماني مولاوا لقوا ويجا بملاوا أمري شغلاتي